بۆ ڕکابەرەکانی وەرزێکی نوێی خولی تۆپی پێی یانە پلەیەکەکانی کوردستان لەسەر یاریگای خۆی یانەی سیروانی نوێ میوانداری یانەی ئاڵتون کۆپری کرد کە یەکێک بوو لە یاریەکانی کۆمەڵی یەکەم گێمی یەکەم و هەر لە سەرەتاوە یانەی سیروان بە هێرش بردن دەستی بە یاری کردو دوای تێپەڕبوونی تەنها 7 خولەک توانیان لە ڕێگەی کۆسرە دوای سێوە گۆڵی پێشکەوتن تۆمارکەن. ئەم گۆڵا حەماسی زیاتریدا یاریزانانی خاوەن یاریگا و چەند هەلێکی تر بۆ زیادکردنی ئەنجامەکە بۆ یاریزانانیانەی سیروانی نوێ هەڵکەوت بەڵام سوودی لێ وەرنەگیرا. لە بەرامبەردا یاریزانانی ئاڵتون کۆپری ڕیزەکانیان ڕێخستەوە و فشاریان بۆ سەر گۆڵی تیپی بەرامبەر دروست کرد و لە ئەنجامی ئەو هێرشانەشدا بە شوتێکی بەهێز ئەحمەد عومەر گۆڵی یەکسان بوونەوەی یاریەکەی لە خولەشی 27 تۆمار کرد. گێمی دووەم گۆڕانکاری بە سەرپلانی ڕاهێنەری هەردوویانەکە داهاتوو ئاستی یاریەکە بۆ یاریزانانی هەردوو لاوەک یەک بوو چەند هەلێکی کەم بەبێ هیچ سوود لێ وەرگرتنێک لەدەستدرا. یاریەکە بەرەو تەواوبوون دەچوو بەڵام هاوکار حسێن کە وەک یاریزانێکی یەدەک هاتە نێو یاریگا لە سوود وەرگرتنی تۆپێک توانی گۆڵی دووەم و سەرکەوتن لە خولەکی هێشتا یەک تۆمار بکات و یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە سوودی سیروانی نوێ کۆتایی هات. چەند یاریزانێکمانی ئەزمونیان نییە ینی خۆزانی یەکەم یاری لە خولەکە و یاریزانی لاوت هەبێت لەوانەیە تۆزێ کێشە بۆ بنێتەوە بەس سواز بۆخوا توانیمان هەم بە گۆڕانکاریەکان هەم بۆ ڕێنمانی کە بە یاریزانەکانمان وتبوو توانیمان شەوتی دووەم هەم بە ئاس و بە ئەنجام بیبینەوە. یەکەم یاری لە خولی کوردستان دایمە زەحمەتە هەتا جەو یاری وەرەگریەوە شەوەش ئینشەڵڵا هەوڵ دەدەین ئێمە تاویزکەینەوە ئێمە بۆ یەکەم و بە خراپی دەرکەوتین دوای باش بۆ ئاسمان باشتر بوویەوە. بەمبردنەوەی یانەی سیروانی نوێ یەکەم هەنگاوی بە زەنگێکی مەترسی بۆ یانەکانی تری ڕکابەری لێدا و یەکەم سێ خاڵی ئەم وەرزەی مسۆگەر کرد. لە هەفتەی داهاتوو ژیانەی سیروان ڕوو دەکاتە قەزای شێخان بۆ ڕوبەڕووبوونەوەی یانەکەی ئەو قەزایە. یادگار محەممەد، کوردستان 24 سلێمانی.